ئێمە لە ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی نەوەی ئێستا ئاشنای هەموو ئەو مەرگەسات و ڕووداوانەی کە لە کاتی خۆی بەسەر گەلەکەمان داهاتوە ئاشنا بن لەڕێی شانۆگەری لەڕێی مۆنۆدراما قوتابیان و خوێندکارانمان ئاشنا دەکەین. ئەو بەرهەمەی ئەمڕۆ 6 فۆتۆگرافەر لەسەر ئاستی کوردستانی گەورە بەشدارن. دیارە لەسەر ئەمفال کەمترین دیکۆمنتمان بەدەستەوەیە ئەمە وەکو ئەوە، بەڵام لە هەمان کاتدا هەوڵمان داوە لە ڕێی سیناریۆ و لە ڕێی ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە لە خواروی عێراق هەڵدرایەوە لێرە ئەمڕۆ نمایش بکەین و بە شێوەی گەڕۆک لە ناوەندەکانی خوێندن نمایش بکەین. ئەم دارودرەختی کە لە پێشەوێتی دەسەلمێنێت دژمنانی کورد هەوڵی لە ناوبردنی ژینگا دارودرەخت گوندەکانی کوردستانیشیاندا و وەبیلفعلیش ئەنجامیاندا و سوار 1500 دەی کوردستان لە ماوەی هەرش خۆناغەکەی ئەنفالدا بە تەواوەتی تەفروت و ناکران. ئەم ناپاڵمە جەنگیە ئەو منداڵە لێرە واتایەکی زۆر گەورە لە خۆ دەگری. ئەویش ئەوەیە کە دژمنان هەوڵی لە ناوبردنی کوردیاندا، هەوڵی لە ناوبردنی نەوەکانی کوردیاندا، هەوڵی لە ناوبردنی ئەم نیشتیمانیاندا، بەڵام نەوەکانی کورد ڕۆژ بە ڕۆژ لەسەر ئەم خاکە زیاد دەبن و لە گەشەیان ئەمەش دەیسەلمێنێ هەرچەنە هەوڵی لە ناوبردنی کورد بدە کورد لە ناو ناسێ بە پێچەوانە و بەردەوام لە گەشەکردندا. تەنانەت ئەگەر دیقەتی ئەو بوو کە شوشەی دەستی ئەو منداڵە بدەین واتایەکی زۆر جوان لە خۆ ئەگرێ. ئەویش ئەوەیە تەنانەت ئەو شتانی بێگیانیشن لەم وڵاتەیە بەهۆی ئەو کارە ساتانی کە بەسەر کورد داهاتووە زانیان بەرکەوتووە. هیچ چین و توێژێکی ئەم کۆمەڵگایە تەنانەت بەوەی بێگیانیشن بەوەی کە ڕوحلەبەریش نین زانیان پێگەیشتووە. شانۆکەی ئەمڕۆمان سەبارەت بە ئەنفالە. لە ڕێگەی ئەم شانۆیەوە ئامانجی ئەو شانۆیە ئەوەیە دەمەوێت بەشێک لە ئازاری گەلی کورد بگەین، باسی بەشێک لەو ئازار و مەینەتانە بکەم کە حزبی زوڵمی دیکتاتۆر بەرامبەر بە گەلی کورد ئەنجامیدا. شانۆکە لە دوو بڕگە پێکاتوە. بڕگەی یەکەم ئاڕاستەی گەل دەکرێت و لەگەڵ گەل دەدوێت. بڕگەی دووەم باسی ناو دادگایی دەکا ئەو کاتێک کە زاڵم و زۆردارێک دادگایی دەکرێت. بەڵکو ڕۆژی لە سێدارەدانە کەس لەوێ بوو. ئێوە هەموو پێتان وایە کە ئەو لە سێدارەدرا؟